سەبارەت بە مەرزی تەوێڵە شۆشمێ ماوەی 5 ساڵێکە لە دیوی کۆماری ئیسلامی ئێران هەنگاو نراوە و بە هەمان شێوە لە دیوی هەرێمی کوردستان چ لەگەڵ حکوومەتی هەرێم چ لەگەڵ حکوومەتی عێراقی لە ڕاستیە دەستپێکردنی هەر پرۆژەیە کۆمەڵێک گرفت و کێشەی خۆی هەیە ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە لە دیوی هەرێمی کوردستانەوە ئەو گرفتانە نییە کە هاوڵاتیان بۆیان دروست بووە بەڵام گرفتەکە لە دیوی کۆماری ئیسلامی ئێرانە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کرد بە تایبەتی لەگەڵ قۆنسوڵیای کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی و نووسراویشمان ئاراستەکردن ئەوان لەگەڵ وەزارەتی خارجی قسەیان کردووە و لەگەڵ بەرپرسانی پارێزگای کرماشان و قایمقامەتی پاوە قسەمان کردووە ئەوانیش بە هەمان شێوە لەسەر خەتن کام گرفتانە هەوڵی چارەسەرکردنیەن بەڵام لەوانەیە فترێکی پێ بچێ بەڕاستی بە پێی وتەی ئەوان چونکە سیستەمەکەیان هێشتا وەکو کۆمەڵێک ڕێکاری ئیداری ماوە کە بیگرنەبەر نەگەیشتونەتە ئەوەی کە تەواویکەن ئەو ڕێکارانە فترێکی پێچێ لەبەرەوە بە تەئکید ئەگەر هەر هەنگاوێک بنێ کۆمەڵێک گرفت بۆ دروستە بێ بەڵام بەڕای ئێمە کردنەوەی مەرزەکە خۆی بۆ خۆی هەنگاوێکی گرنگە لەگەڵ ئەوەشی کە ئەو گرفتانەی هەیە بەڵام گرفتەکان داعیندا چارەسەرە بێت چونکە لە 2019 مانگی 8 هیچ ڕێکارێکی یاسایی و ئیداری گۆڕانکاری بەسەران نەهاتووە بەڕاستی لەکردنەوەی مەرزەکە تەنها ئێستا بڕیارێک دراوە مەرزەکە بکرێتەوە بەم گرفتانەوە دڵنیابن ئینشاءڵڵا چارەسەرە بێ.